دەچینە کوشتارگەی نوێی سلێمانی لە گوندی قەرەگۆل کە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان تاکە کوشتارگەیە کە تەواوی پێوەرە زانستیەکانی تێدا جێبەجێ دەکرێت. پزیشکی سەرپەرشتیاری کوشتارگەکە دەڵێت بەهۆی نەخۆشیە ئاژەڵەکانەوە ساڵانە 73 تۆن و 600 کیلۆ گۆشتی نەشیاو لە ڕووی تەندروستیەوە لە ناو دەبرێن. ئەگەر ئەم کوشتارگەیە نەبوایە ئەوە نەمان دەتوانی کۆنتڕۆڵی نەخۆشیە گواستراوەکان بکەین. کوشتارگە بە شێوەیەکی سەرەکی ڕێگری دەکات لە سەدان جۆر نەخۆشی کە پێوترە زوونۆسس دزیزەکان لە ئێمە دەرەچێت ئەوجا لە کەرتی تەندروستی گشتیا وەکو چارەسەر هاوڵاتی تووشە بێ ئەو کاتای بە چارەسەری بۆ بەکاربێنێ کەواتە ئەگەر لە کوشتارگەکانە دەرنەچێ هەڕەشێ و مەترسێکی جدیە بۆ تەندروستی خێزانەکان لە کاتی بەکارهێنانی گۆشتێکە بە پێوەری کوشتارگەکانە تێنەپەڕی بێ بەنسبە کوشتارگەی ئێمەشەوە بێگومان ئێمە کوشتارگەیەکین لە ڕێی چەند ستاف و تیمێکەوە کارەکەین لێرە و بە پرۆسیجەری زانستی خۆمانە ئیشەکانەکەین و لە ماوەی یەک ساڵە تەنها یەک ساڵی کارکردنمانە ئێمە 73 تۆن و 600 کیلۆ گۆشتی توشبوو بە نەخۆشی کارەشە بووە ڕاستەوخۆ بە تەندروستی وڵاتیانی شاری سلێمانی ئێمە لێرە دیاریمان کردو و ڕەتمان کردوەوە لە کاتی ڕەتکردنیشەوە بێگومان ئێمە ئەیسووتێنین و بە ڕێگە زانستیەکان لە ناویە بین. لە نێو کوشتارگەکەدا دوای ئەوەی ئاژەڵەکان سەر دەبڕێن لەلایەن پزیشکی ڤێتەرنەریەوە پشکنین بۆ هەموو بەشەکانی ئاژەڵەکە دەکرێت لە هەبوونی هەر نەخۆشیەکەش دەست بەجێ بە شێوەیەکی زانستی لە ناو دەبرێت. دوای ئەوەی کە ئاژەڵەکان سەر دەبڕێت و دێتە ناو قەسابخانەوە پاش داماڵینی پێستەکە و پاکردنەوەی ناوسک و ئینەکان دوای ئەوە بەم سکانێکە لە پشتمانەوەی یەتە ئێرە پاشان ئای پاکرێت و پاکرێتەوە ئەنجا ئێمە دەستەکەین بە پشکنینی خۆمان بۆ ئەو حیوانە گومان هەبێکەوەی کە این بێ سامپڵی لێوەرەگیرێت و ئەبرێت بۆ مختبەر لەوێ نەتیجەی دقیقمانایەتەوە کە ئەم ئاژەڵە ناشێوە خوارد بەڕادێکمان هەیە پێوترێ بەڕادی ڕەڤس ئەو ئاژەڵە ئاخرێتە ئەوێەوە ئەخرێتەوە بەڕادەوە پاشان کە عەدەدی ئاژەڵ ڕەڤسکراوەکان زۆر بوو میحرەقەمان هەیە سووتێنەر لەوێ ئاژەڵەکانە برێ لەوێ ئەسووتێنرێ و لە ناوە برێ. کوشتارگەی نوێی سلێمانی لە ساڵی 2007ەوە لە سەر ڕووبەری 14 دۆنم زەوی دروست کراوە و ڕۆژانە 500 کەس کاری تێدا دەکەن. لە ماوەی ئەم ساڵشدا 23,698 تۆن گۆشت لە ڕووی تەندروستی و بەهای خۆراکیەوە شیاو بوون بۆ بەکارهێنان ڕەوانەی بازاڕەکان کراون. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.